hosted more than 200,000 Sudanese refugees. لەسەر بنەمای ترساندنی هاوڵاتیانیان هێزە ڕاستڕە و پۆپۆلیست و ڕەگەزپەرستەکان لە ئەوروپا جەماوەریان زۆرتر بوو و گەیشتوونەتە دەسەڵات بەو شێوەی کە گرفتە زۆرەکانی وڵاتەکانیان خستووەتە ئەستۆی پەنابەرانەوە بە تایبەتی گرفتی ئابووری و تاوان. ئەو هێزانە دەیانەوێت یاسا ناوخۆیەکانیان تون بکەنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی وەرگرتنی مافی پەنابەری شەرعی بەڵکو وای لێ بکەن کە بیگەێنە ئاستی مەحاڵ. ئەو وڵاتانە دەیانەوێت گەماروی پەنابەران بدەن لە دەرەوەی وڵاتانی ئەوروپایی و ڕێگریان لە گەیشتنیان بە ئەوروپا بکەن. لەم ڕۆدا وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕێککەوتن لەگەڵ وڵاتانی عەرەبی باشووری دەریای ناوەڕاستدا و واژۆ دەکەن کە خراپترە لەو ڕێککەوتنەی کە لەگەڵ تورکیادا کردویانە. ئەو وڵاتانە لەگەڵ دەسەڵاتدارانی میسر و تونس بگرە پارەیان داوە بە میلیشیاکانی لیبیا بۆ پاراستنی گەیشتنی پەنابەران بە وڵاتەکانیان. خراپتر لەوانش ڕەفتاری دڕندانەی پاسەوانانی سنووری ئەو وڵاتانەیە کە بووەتە هۆکاری مردنی 500 پەنابەر لەو کاتەی کە پاسەوانانی یۆنان بوونە هۆکاری ژێراوکەوتنی کەشتیەکەیان پێش چەند هەفتەیەک. بەرتەسەکردنەوەی هەلی بەردەم پەنابەران هەموو سنوورەکانی تێپەڕاندووە. هەندێ وڵات دەیانەوێت ژیانیان بکەنە دۆزەخ یان دەیانەوێت بیان نێرن بۆ وڵاتانی دیکە وەکو ڕواندا. ئەمە پێشنیازی حکوومەتی دانیمارکە حکوومەتی بەریتانیاش دەیەوێت جێبەجێ بکات. دژاتی پەنابەران بووەتە پەتایەکی گشتگیر و پارتە چەپەکانیشی گرتووەتەوە چونکە سیاسەتی پۆپۆلیستی وای کردووە دەنگدەران لەو پارتانە دوور بکەونەوە. لا دوای ڕێککەوتنی لێکتێگەیشتنی یەکێتی ئەوروپا لەگەڵ تونس تۆنی باربەر لە ڕۆژنامەی فاینانشنال تایمز وتارێکی لە ژێر ناونیشانی قەڵای ئەوروپا تینووی پەنابەرانە نووسی. لەوێدا دەڵێت کاتێ ئەوروپا ڕێککەوتنی لەگەڵ تونس واژۆ کرد ڕووماڵە هەواڵیەکان جەختیان لە هەوڵە ئەوروپیەکان کردەوە بۆ سنووردانان بۆ کۆچ لە ڕێگەی دەریای ناوەڕاستەوە بەڵام باسی سەرگەرمی حکوومەتە ئەوروپیەکانیان نەکرد لە بازاڕی کاری بەکارهێنانی بێگانەکاندا. باربەر باسی بوونی کەمی دەستی کار دەکات لە گشت پیشەکاندا لە توانای بەرز و مامناوەندەکان هەروەکو وەرەقەی مانگی ئابی ئەوروپا ئاماژەی پێدەدات بۆی نووسەرکردنەوەی دەرگاکانی ئەوروپا لە بەردەمی پەنابەران بە بەشێک لە چارەسەر ناو دەبات. باپەی ئاماری یەکێتی ئەوروپا ژمارەی دانیشتوانی کارکەری یەکێتی ئەوروپا لە ساڵی 2022دا 265 ملیۆن کەس بوو و لە 2030دا بۆ 258 ملیۆندا دەبەزێت. بەشەکانی بیناسازی و چاودێری تەندروستی و ئەندازیاری و تەکنۆلۆژیای زانیاری لەو بەشانن کە گەورەترین زیانیان بەردەکەوێت. راپۆرتی نەتەوەی گرتوەکان ڕوونی دەکاتەوە کە ڕێژەی وەچەخستنەوە لە هەموو وڵاتانی یەکێتی ئەوروپا نزمترە لە ڕێژەی داواکراو بۆ گۆڕانکاری دانیشتوان لە مەودای درێژخایەندا.